لەگەڵ دەرسی هەژدەیەمە بین لە زنجیرە دەرسی دیدڕوونی دوای ئەوەی کە باسمان لە 20 بڕگە کرد کە ڕێساکانی جیهادن لە دیدی ئەهلی سونەت و جەماعەتەوە. دوای ئەوان لە دەرسی ڕابردووە باسمان لە زانستی شەرعی کرد بۆ مجاهد کە ئایا هەبوونی زانستی شەرعی و خوێندن و فێربوونی ڕوکنێکە یان مەرجێکە بۆ جیهادکردن یان نە. زانیمان کە ئەوە قەولێکی باتڵە کە ئەگەر بوترێ ئەبێ ئەو کەسەی کە ئەوێ بچێتە جیهاد زانستی شەرعەکان بخوێنێ پاشان بچێت. ئێستاش دەین ئینشاءالله باس لە خاڵێکی ترەکەین کە هەندێک لە گەندەڵانی بەرسێبەر و نەفامەکان یان ورە ڕووخاوەکان کردویانە بە هەنجەتێک بۆ خۆ دزینەوە لە جیهاد. ئەویش ئەوەیە کە ئەڵێن تەقواکاری مەرجی جیهادکردنە. ئەمەش بەڕاستی گومانێکە وەکو نارنجۆکی دووکەڵ وایە. لە سەربازیە لە ئامێرەکانی سەربازی بەکارهێنانی تەقەمەنیە یان لە پلانی شەڕە پێت دەڵێن ئەڵێن نارنجۆکی دووکەڵت دایمە پێوێ. نارنجۆک دوو جۆرە، جۆرێکیانەوەی پارچە و ساچمەکانی زۆرە بن هی هێرش بردنن خەڵگە کوژێ، جۆرەکەی تر ئەوەیە کە هەم خەڵکی ژەکوژێ کەمتر بەڵام دووکەڵێکی زۆر چڕ دروستەکە بۆ ئەوەی بتوانی وا بکەی بیکەی بە بربەستێک بۆ ئەوەی دژمن تۆ نەبینێ کە ئینسیحابەکەی ڕاکەی لە شوێنەکە. جا ئەم گومانی ئەوەش کە تەقواکاری مەرجی جیهادکردنە بەڕاستی هەندێک کردویانە بە نارنجۆکی دووکەڵ تا لە ناو دووکەڵی گومانەکەیە خۆ لە بەرپرسێتی و فەرزی جیهادەکە بدزنەوە و ڕاکەن. ئەمانە ئەڵێن جیهاد دوای تەواوبوونی پەروەردەی ئیماندارانەی مسلمان دێتە پێش، یعنی جیهاد نەکرێتە ئەندامان ئیماندارانە باش پەروەردە ئەکرێن. ڕەواندنەوەی ئەم گومانە بە دوو بڕگە باسەکەین ئینشاءڵڵە. مەبەست لە ئامادە سازیەکە چییە کە ئەکەوێتە پێش جیهادکردنەوە و ئایا تەقواکاری مەرجی بەشداربوونی جیهادە؟ تەقواکاریەکەش بۆ خۆی چییە؟ سەرەتا بزانین کە تەقواکاری یعنی دیندارێتی سەرڕاست. دیندارێتی سەرڕاست صفەتێکە لە صفەتی ئەو کەسانەی کە فەرمودیان لێوە ڕیوایەت کردوون کە ئەوان بە ناوی ئەلعەدالەوە ناویان بردوون. ئەلعەدالە معنای دادپەروەریەکەنی ڕاستەیەکە لە معناکانی ناوی دادپەروەریە، بەڵام لێرەداوە هەروە لە توێژینەوەی فەرمودەیە بریتێ لە جێمتمانەیی. لێرەش و لە فەرمودەوانیشە ئەوە مەبەستە کە ئایا ئەو کەسەی ڕیوایەتەکەی لەولاوە لێ قبوڵەکرێ و ئەو کەسەش کە لێرەوە جیهادەکەی پێ ئەسپێرێ و پێمان وایە کە مجاهیدە ئایا جێمتمانەیە یعنی دیندارێتەکەی سەرڕاستە پارسەنگانە پابەندە بە دینەکە. مەبەست لێرە لەمەیە. بەڵام بین بە هەنگاو بە هەنگاو لەگەڵ ئەم کەسانەیە بڕن کە زۆرتر ئەوانەی ئیخوان و ئیخوانی مەشرەبن ئەم مەوزوعیان ئیساراکەن گومانەکەی پێشووتریش کە زانست ئەبێ پێش جیهاد وەربگیرێ ئەوەش مەدخەلیەکان زۆرتر ئیسارەکەن. هەردوو لاشیان خۆشیان لە جیهادەکە دزیوەتەوە بەم گومانە باتڵەی کە کردویانە بە مەرجی جیهاد لە کاتێکا کە مەرجیش نییە، نە بە پێی قورئان نە بە پێی حەدیث نە بە پێی ئەقوالی عولەما، تەنانەت یەکێک لە شەرعناسانیش بە درێژایی تاریخ نەیفەرمووە کە ئەمانە مەرجن لە مەرجەکانی مجاهید. بەڵگەی ئەمە ئەوەیە کە لە ئەسڵا ئەوەی داوای جیهادکردن لێکراوە مسلمانەکانن. یا ئەیوهەلەذینە ئامەنوا هەل ئەدولکم عەلا تیجارەة تونجیکم من عەذاب ئەلیم تؤمنون بالله ورسوله وتجاهدون في سبيل الله بأموالكم وأنفسكم ذلكم خير لكم إن كنتم تعلمون يغفر لكم ذنوبكم ويدخلكم جنات تجري من تحتها الأنهار. ئەو کەسانەی باوەڕتان هێناوە بازرگانیەکتان پێ بڵێم کە ئەگەر کردتان لە سزای بەژانی دۆزەخ بتان پارێزێ باوەڕ بەخوای گەورە و بە پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام بهێن و لە پێناوی خوایە بە ماڵ و گیان جیهاد بکەن. ئەمە بازرگانیەکەی ئەگەر دەرکی پێ بکەن و بیزان بەوە خوای گەورە لە گوناحەکانتان خۆشە بێت و ئەتان خاتە بە هەشتانێکەوە کە جۆبار و ڕووباریان بەژێرە ئەڕوە. وذلك الفوز العظيم. ئەوەش سەرکەوتنی گەوری. ئەم ئاەتە داوای لە چێ کردووە لە مسلمانان ئەوەی کە تەقواکارەوەش کە فاسق. ئاەتەکانی تر کە باسی جیهادەکەن ئەوە ئەسەلمێنن کە ئەم جیهادکردنە فەرزی سەرشانی مسلمانە نەک کافر، بە تاکید لەسەر کافر نییە. مسلمانیش چێە؟
أو أنا أقرأتو كجناحيان هيا بون منافر ما يغفر لكم ذنوبكم يعني إيوه جناحتان كردوه بلان بمجي هذا جناحكتان ليه أسرتو كوابو كابرا كأم جناحاني كردوه فاسقة بلغي أما لسروي كابرا مسلمان جناح بار وبيشتر بأنجام داني جناح تاوان وسربيتشي لفرمانا كان إخواي جورا أواني كردوه بلان تكليفي جهاد كردنا كشي لسرلانا شو أقرشي جناح بار فاسق هرچنە گوناحی گەورەی ئەنجام دابێ پێی کافر نابێ بە شەرتێک گوناحەکە کوفرین نەبوو بێ لقد كفر الذين قالوا هەر بەوەندەی وتویانە کەوا بوو ئەشێ قەولێکی کوفرین کابرا لە ئیسلام بباتە دەرەوە بەڵام ئەمە شەرابی خواردوەوە بەرتیلی وەرگرتووە زینای کردووە قەتڵی کردووە ئەمە فاسقە بەڵام هەر مکەلەف ماوە ئەمە گوناح و تاوان و سەرپێچیەکانی هەیە بۆیە خوای گەورە فەرمێ یەغفر لەکم ذنوبەکم و تەکلیفی جیهادەکەشی لەسەر ماوە چونکە مسلمانە خوای گەورەش فەرمێ یا ئەیها الذین ئامنوا کەوا بوو ئەم کابرایە کە گوناحەکانی کردووە خاوەن ئیمانە چونکە ئیمانەکەی ئیمانێکی ڕەهایە یعنی الئیمان المطلقی پێماوە کە ئاستی یەکەمی ئیمانداریە لەوە و دووە فەرزە شەرعیەکان یەکەوێتە سەر پیاوچاکیش کە مطلق الئیمانی هەیە ئەوە گەیشتۆتە باوەڕی تەواو پتە یعنی ئەویان لە ئاستی سەرەوەیە ئەمیشان لە ئاستی خوارەوەی بەڵام هەردوو لایەن لە چوارچێوەی ئیماندارێتەکان هەبوونی گوناح و ملکەچی بۆ خوا ئەشێ لە مسلمانە کۆ ببنەوە هەردووچی لەلایەکە و گوناحی کردو لەلایەکە و نوێژەکانەکە و ملکەچە و فرمێسکە ڕێژە و تۆبەشەکە و لەولا زاڵ نابێتەوە بەسەر نەفسی خوا دیسانەکەوێتەوە گوناح ئەشێ مسلمان لەلایەکەوە چاکوێ چونکە پابەندە بە شەرعەکەوە لەلایەکی ترەوە خراپ بووە ئەبینی کە ئابرا مسلمانێکی سەرڕاستە و بازرگانە و لە بازاڕای و ئەهلی کەسەبەیە حەڵال نەبێ نایخوا زۆر بە حەزەرە لەوەی کە جێ شوبهە و گومانێکیش بکەوێتە بەردەستی بەڵام لەولاوە خۆی ناگرێتەوە لە خواردنەوەی شەراب یان کەوتۆتە زینایەکە یان حرامێکی ترەوە یان بە پێچەوانەوە ئەوی تریان زۆر داوێن پاکە زۆر دوورە لە شەراب کەچی لە مەعاملەی بازاڕە گوێی پێ نادا گەر حرامیشی تێکە بۆیە ئەشێ مسلمان لەلایەکەوە چاک بێ پابەند بێ بە شەریعەتەکەەوە لەلایەکی تریشەوە خراپ بێت چونکە سنووری شەرعی بەزانە ئەمەش لە ڕێساکانی عەقیدەی ئەهلی سونەت و جەماعەت کە لەسەر ڕێسایەک دامەزراوە پێی وترێ الئیمان قەول وعەمەل یەزید بالطاعة وينقص بالمعصية هەموو باوەڕمان بەمە هەیە باوەڕ گفتار و کردارە بە گوێڕایەڵی زیاد دەکا بە گوناحکردن کەمەکە ئەمەشمان چەند جار ڕوون کردوەوە لە دەرسەکانی عەقیدەت شار ڕوون کراونەتەوە لە پوختەی پایەکانی باوەڕ نمونە لەسەر ئەوە بوخاری ڕەحیمە الله لە ئیبن عومەر و خوا لەیان ڕازی بێ ئەجێڕێتەوە أن رجلا كان يلقب حمارا وكان يضحك رسول الله صلى الله عليه وسلم فجيء به يوما إلى رسول الله صلى الله عليه وسلم وقد شرب الخمر فقال رجل اللهم لعنه ما أكثر ما يؤتى به رسول الله صلى الله عليه وسلم فقال رسول الله صلى الله عليه وسلم لا تلعنوه فإنه يحب الله ورسوله أفرمي كابرايك هبو لزماني بيغمري خواه صلى الله عليه وسلم ناوي عبد الله بن نازناوكي جود ريجبو همو جارك بيغمري خواه صلى الله عليه وسلم خسته بيكنين يعني نكتة جرايا روجك هنان شرابي خواردبوه فرماني دا جلدي ليدا يچك لا آماده بوان وتي لعنتي خواه ليبت چند جاريان هنا بيغمري خواه صلى الله عليه وسلم فرمي لعنتي ليمكة او اندي اي ناسم او خواه بيغمري خواه خوجه ئەم یاوەرە بەڕێزە لەگەڵ هەبوونی گوناحی شەراب خواردنەوەکەشیە ئەو چاکە دیارەشی هەیە کە خۆشویستنی خوای گەورە و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ئەم خۆشویستیە لە قەبەرزەکانی باوەڕە نابینی چۆن خوای گەورە خۆشەویستی خوا و پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام و جیهادی خستۆتە تایەکی تەرازوەکەوە و هەست و حەز و خۆشەویستی تری دنیایی هەموو خستۆتە بەرامبەری و قبولی ناکا بەرامبەری یەکتریشدا بنرێن و چجای ئەوەی ئەویان بە قورستر دابنن لە خۆشەویستی خوای گەورە و پێغەمبەرەکەی عەلەیهی سەڵات وسەلام و جیهادکردنەکە خوای گەورە فەرمێ قل إن كان آباؤكم وأبناؤكم وإخوانكم وأزواجكم وعشيرتكم وأموال اقترفتموها وتجارة تخشون كسادها ومساكن ترضونها أحب إليكم من الله ورسوله وجهاد في سبيله فتربصوا حتى يأتي الله بأمره والله لا يهدي القوم الفاسقين
سەیریکەن هەشت خۆشەویستی و حەزی دنیای خستۆتە بەرامبەرەوە. خاوەن گوناح لە هەمووان زیاتر هەلی پاکبوونەوە و سڕینەوەی گوناحەکانی بە جیهادەکە بۆ ئەڕەخسێ. ئەگەر و گوناحانەی کردووە، ئەگەر هەر شتێکی تری کردووە، مادام جیهادەکەی قبوڵە بە نیەتێکی پاکەوە لەژێر ئاڵایەکی جیهادیە، دید و ڕێباز و بزاوت و هەڵوەستێکی شەرعی هەڵبژاردووە، ڕۆیشتووە زانیام جیهادکردنی ئیسیفادەیەکی باشی ئەبێ و بۆ عیزەتی مسلمانان و زەلیلکردنی کافران هاتوو گوناحەکانی واز لە هێنا و هاتووە بۆ ئەم جیهادە کەوابوو خوای گەورەیەک سەرەی خاتە بەر ئەوە یەغفر لەکم ذنوبەکم. ابن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە باسی ئەم لێخۆشبوونەوەیە کە لە گوناحەکانی خۆشە بێت لە مەجموعی فتاوایە لە 28 لاپەڕە 421 کەوە ئەفەرمێ هەر کەسێ گوناحی زۆر بێ باشترین دەرمانی ڕادان و سڕینەوەی جیهادکردنەکەی، چکە خوای گەورە بەڵێنی پێداوە کە گوناحەکانی ئەسڕێتەوە و لێی خۆشە بێ، وەکو لەو ئاەتەیە ئەفەرمێ یەغفر لەکم ذنوبەکم. هەر کەسێ بخوازێ لە حرام قوتاری بێ و تۆبە بکە ئەوە بە جیهادەکە بۆی دێتە دی. ئەوی سامانی خەڵکی خواردو و نازانێت چۆن بۆ خاوەنەکەی بیان جێڕێتەوە با بە نیەتی خێری خاوەنەکەی بۆ جیهادەکەی خەرج بکات. بەمە هەم لەو سامانە حرامە ڕزگارێ بێ، هەم پاداشتیشی دەسەکەوێ، پاداشتی جیهادەکەشی مسۆگەرەکە. طبعاً جیهادەکەشی پێ بە قوترەکە بەو پارێ. کەوابوو فەرزێتی جیهاد بەهۆی گوناحباریەوە لەسەر مسلمانی گوناحبار لا ناچێت و هەر بە فەرزی لەسەر ئێمێنێتەوە، لەسەر ئەویش فەرزە بیکە، چونکە فاسق و تەقواکار وەک یەک فەرمانی جیهادەکان بەسەرا دراوە. پێشتر بۆ چوونی شەوکانیشمان لەم بارەیەوە هێنایەوە کە بە جائز نەک فەرز داینابوو کە بەشداریکردنی جیهادیان پێ بکرێ خۆلەوان خراپتر دووڕوەکانە کە جیهادیشان کردو. ئەگەر لەلایەنی شەرعیەوە دڵنیا بوون کە ئەشێ فاسق بەشداری جیهاد بکە، اینجا ئەوە مێنێتەوە کە ئایا سوود و زیانی بەشداربوونەکەی چەندە و کامیان لە پێشترە، بەشداریکردنی یان نەکردنی، کامیان پەسەندتر بینرا ئەویان پێشەخرێ. ئەگەر بەشداریکردنی کابرای فاسق لە جیهادەکەی سوودی زۆرتر هەبوو وەک لە زیانی ڕێی پێدرێت و بەشدارە بێ و فەرموو تۆش وەرە پێش. ئەگەر بە پێچەوانەوە بوو کابراوە زیانی هەیە و بێ بۆ ناو جیهادەکە ئەوانی کەشتوشی فسق و فجوورەکە تەمان ڕێنەدان پێ باشتر. ئەمە بۆ چوونی ئیبن قودامەشە کە ئەفەرمێ ئەمیر نابێ ورە ڕووخاوی ساردکەرەوە یعنی مخەذل لەگەڵ خۆیان بوا بۆ جیهاد کە خەڵکی لە جیهاد سارد دەکەنەوە، هەروەها ورە ڕووخێن مرجیفەکان کاڵێ سوپای مسلمانان تێگەشکێن و دەرەقەتی ئەو هەموو هێزەی کافران نایەن. ئەو کەسەی کەوا بڵێ قالوا لا طاقة لنا اليوم بجالوت وجنوده ئەوە هەرە گەڕێتەوە. ئێوەش دەزانن کە 8 پۆلی تر هەیە لە قورئانە غەیری دووڕووەکان. خوای گەورە کە فەرمێ المنافقون والذين في قلوبهم مرض، ئەمە دوو پۆلی جیاوازن. الذين في قلوبهم مرض جۆرەهان القواعد والخوالف والمخذل والمرجف ئەمانە هەمووی لەو پۆلانن. جا ئیبن قودامە لێرە ئەفەرمێ ئەو کەسەی کە مخەذلە یا مرجیفە، مرجیفیشە و کەسێک کاڵێ ورە ئەڕوخێنە لە بابە بەخوای مە دەرەقەتی ئەوەی کافران ناین براوانە زانی چیان لەگەڵ ئاە، هەروەها جاسوس لەگەڵ خۆی نابە. ئیبن قودامە فەرمێ ئەبێ ئەمیر ئەم کەسانە نەبا بۆ بەرەی شەڕەکە لە دایان بیان جێڕێت. جاسوسێک کە هەواڵی مسلمانان و خاڵی لاوازیانە داتە دوژمن یا گومانیان لێکە نابێ بیان بە، هەروەها ئەوی فیتنە جێڕێ، ئەوی کێشە دروست دەکە، ئەوی دووبەرەکی لەناو مجاهیدان هانێت و بە زمانی ئەم سەردەمەی ئێمە ئەوەی کە شەڕی واتەواتەکە وەفیکم سەماعونە لەهم. کابرا لەوێ و ڕادیۆیەکی پێ یان لە مۆبایلەکە یا قسەیەکی دوژمنی بەرجوە کەوتووە یەکسەر بەناو هێزە جیهادەکە بڵاوێ کاتەوە کاکە بەخوا ئەوە تا ئەڵێن هجومیان هێناوە ئەوان 10,000 کەسن تەیارەشیان لەگەڵایە، بەخوا ئەڵێن زۆرینیان لە دەبابەیان. ئیترەمەوەکە ورەی خۆی ڕووخاوە ورەی ئەوانی تریژە ڕوخێنێ وەخوای پەروەردگاری ژەمە قبوڵ ناکە. فەرمێ لەو خەرەجوا فیکم ما زادوکم إلا خەبالە ولأوضعوا خلالكم يبغونكم الفتنة وفيكم سماعون لهم. ئەگەر بیان ویستایە بجەنگن خۆیان بۆ ئامادە کرد ئەوانە لە پێشترا ولو أرادوا الخروج لأعدوا له عدة. بەڵام خوای گەورە بەشداریکردنەکەی بۆ غزاندن و پێی ناخۆش وای لێکردن کە هەر حەزیان لە پاڵدانەوە کرد.
و پێشی فەرموون کە بڕۆیەوەش لەگەڵ ورە ڕووخاوەکانە دانیش. ئەنجا ئەفەرمێ ئەگەر لەگەڵتانە بەهات نایەتە غەزا هەر خەریکی فیتنەیی و دووزمانی و قسە و قسەڵۆکی ورە ڕووخاندنە بوون و ڕیزەکانتانیان تێکەدا و دووبەرچیانە خستە ناوتان و بەوەش خۆشحاڵە بوون. هۆشتان لەوەش بێ کە لە ناو ئێوەشە هەیە کە گوێبیستی ئەوان و قسەی ئەوانی بە گوێیاچێ. خوای گەورە شارەزای فاکوفیکی ئەوانەیە و بە پیلانیان نەزانێ، ئاگای لە پیلان و پیلانیان هەیە. هەروەها ئەفەرمێ فإن رجعك الله إلى طائفة منهم فاستأذنوك للخروج فقل لن تخرجوا معي أبدا ولن تقاتلوا معي عدوا إنكم رضيتم بالقعود أول مرة فاقعدوا مع الخالفين. كقرايتوا كومالي دينا خزمت داوای مۆڵەتت لێکەن تا بێنە ڕیزی جیهادەکەەوە. پێیان بفەرموو هەتا ناهێڵم بێنە ڕیزمانەوە تا ماون لەگەڵ ئێمە دژی دوژمنێکی ترجارێککە ناجەنگن. ئێوە هەر لە سەرەتاوە بە دانیشتن و پاڵدانەوە و وەلکردنی جیهادەکە ڕازی بوون. دەیسە هەر لەگەڵ پێچەوانەکاران و دڵ بەزیوەکانی بەرسێبەرا بڕۆن دانیشتن وێوەش لەگەڵ مخالیفەکانە. پوختەی ئەم ئامۆژگاری و هۆشداری ئەوەیە کە هەر کەسێک ورە ڕووخاو و ورە ڕووخێن بوو یان کەوتبووە ژێر کاریگەری ئیدعای دوژمن و شەڕی واتەواتیانەوە یان بەدکاری و دووبەرەکی لە ڕیزی مجاهیدانە دروستەکرد نابێ ببرێتە جیهادەکەەوە. پێویستە لە لەشکری مسلمانان دوور بخرێت و ئەم جۆرە کەسانە سوودیان کەمە و زیانیان زۆر. ئەگەر ئەمیرێک ڕێگایدا گوناحکار و فاسق لە ڕیزیانە بن و بچنە جیهادەکەەوە دوای ئەوەی دڵنیا ئەبێ کە سوودیان زۆرترە بێ لە زیانیان، ئەمە مانای ئەوە نییە لە گوناح و تاوانەکانیان بێدەنگ ببن، نەخێر بەڵکوە بێ لەسەر تۆبەکردن هانیان بدە، ئامۆژگاریان بکە، متابعەیان بکە کە دەست لە خراپەکاری هەڵگرن، ئەگەر نا ئەبێ ڕێیان لێ بگرێ، ئەگەر لەسەر گوناحکارەکانن هەر بەردەوام بوون ئەبێ سزای شەرعیان بدە. ئەمەش پەروەردەکردنێکە کە لە ناو ڕیزی ساحەی جیهادەکە خۆیان ڕووەدا. سعدی کوڕی ئەبی وەقاص جەلدەکانی لە ئەبوو محجەنی ثەقەفیەدا کە شەرابی شێ خواردەوە شەڕەکە شەڕی قادسیە. بۆیە ناشێ بڵێن باجارە جیهاد بوەستێنین تا ئەندامەکان پەروەردەی تەواو وەرەگرن و ساڵحە بن. پەروەردەکردن کۆتایی نایە، چکە فەرمان بە چاکە و بەرهەڵستیە لە خراپە هەتا ئەو ڕۆژەی ئەمرین پێویستە فەرمان بە چاکە بکەین و فەرمانیشمان پێ بکەن بە چاک، بیرمان بخەن و ئامۆژگاریمان بکەن، هۆشداریمان بدەنێ، بەرهەڵستیشمان لە خراپە لێ بکەن هەتا سەرەمەرجی شەر وایە. تا مردن خواپەرستیت و ڕێ لە شەیتانەگری تۆ لە سەرەمەرگیشا مقاومەی شەیتانەکەی، لەو کاتەشە هەر خواپەرستی وەعبود ڕەبەکە حەتا یاتیەکە اليەقین، خوای پەروەردگار بپەرستە تا مردنت گاتێ، تا ئەو ساتەی تەئیتر لەوانەیە مردنت بگاتێ و هێشتا لە سەرەتای پەروەردەکردنەکە تابی. تۆ لەوانەیە تۆ حساب بکەی هەر پەروەردە ئەبی و ئەی باشە کەی جیهادەکە ئەەکەی، وابزانی بە دوای 10 ساڵ پەروەردە بوون ئەنجا ئەبی بە مجاهید، ئیتر کاتی جیهادەکە نامێت تۆ لە سەرەمەرگای ئێستا. خوای گەورە فەرمێ ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله. پاش پەیامەک خوایەکەی خۆمانمان کە گەیاند پێیان ئەو کەسانەی هەڵمان بژاردبوون هیدایەتمان دابوون جا هەیان بوو زوڵمی لە نەفسی خۆی کردبوو، هەیان بوو دیندارەتی باشی گرتبوو، هەشیان بوو لە ئاستی سەرەوەی دیندارەتیەکەیە، یعنی سێ ئاستی ئیماندارەتی. لە ئیماندارەتی عرابیە ظالم لنفسه، لە ئیماندارەتی پلەیەکی باڵاتر یا والذین آمنوا آمنوا بالله ورسوله، لە پلەی هەرە باڵاشە تێواویتر سابق بالخيرات و تەقواکارەکەی کە خشوع و ئیخبات و خضوع و ئەو صفەتانەی تیای و گەیشتۆتە ئەندامێتی حیزب الله. ئەمە سێپ لەو ئاسی ئیمانداری شوێنکەوتوی هەموو پێغەمبەرێکە سەلامی خوایان لێبێت. لە هەموو کات و شوێنێکە مسلمانان ئەم سێ پۆلن ظالم لنفسه ومقتصد وسابق بالخيرات بإذن الله. ئەتوانین ئەوەی کەوتمان بە کورت و پوختی ئاوا بڵین بە مختصری. یەکەم ئامادەکاری ئیماندارانە یعنی پەروەردەکاری فەرزە و هۆکارێکی سەرەکی سەرکەوتنە. گوناح و سەرپێچی فەرمانی خوای گەورە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کاریگەری سلبیان هەیە و ئەشێ ببنە هۆی سەرەکی شکستێنان. گوناحکردنی کەسێک ئەشێ ببێتە مای سزادانی هەمویان ئەگەر بەرهەڵستی خراپەکەیان لێ نەکرد.
جهاد لەگەڵ ئەمیر و کۆمەڵی ئامادەکرا و پەروەردەکرا و باشە نعمەتە و نابێ مسلمان خۆی لە مەحروم کە. دووەم، جهاد لە بەرخاتری پەروەردەکردن دواناخرێ، بەڵام لەبەر نەبوونی توانا و هەبوونی بێتوانایی و لاوازی دواخرێ، بە تایبەتی لە جهادی فەرزی عینە. لە ناو جهادە فەرزە عینەکەشە ئەگەر دوژمن هاتبووە سەر وڵات و ناوچەی نیشتەجێی مسلمانان، فەرزەکە ئەخرێتە پێش هەموو شتێک و بواری غەیری جهادەکە نامێنێت، وەکو حاڵی ئێستای زۆرینەی مسلمانانی جیهان و لە کوردستانیش تەبعاً هەروایە کە لە وڵاتانی خۆیانان و کافر و مرتد بە زۆری هێز و دەسەڵات حکمی کوفریان بەسەرا چەسپاند. دواخستنی جیهاد لەم جۆرە وڵاتانە تا گوایە پەروەردەکاری مسلمانان تەواوە بێ، جگە لە ناشەرعێتیەکەی زیانی زیاتری لێکەوێتە، چونکە کافر و مرتەدەکانیش بەهێزترە بن. خۆ زەمانە هەر بۆ ئێمە ناڕوە تۆ بڵێ ئەم 10 ساڵە تا ئێمە پەروەردابین، 10 ساڵەوان هەموو دەستگا مخابراتەکانن بە قووەتەکەن، ئەوانش تاغوتەکانی خۆیان سەربازەکانی خۆیان تەدریب پێکەن، چەکی زیاترەکردن، خەڵگە ڕوتێنەوە، یاسا زۆرتر دەرەکەن، ئەحکامی زیاتری کوفرین دائڕێژن، خراپە و بەدکاری و بەڕەڵایی زیاتر بڵاوکەن و ماڵ و سامانی وڵات زیاتر زەوتەکەن. ئەو کەسەیە خوازێت جیهاد لە بەرخاتری پلانی پەروەردەکردنەکەی خۆی دوا بخرێ، درک بۆ ناکە کە لە هەمان زمانی پەروەردەکردنی تۆیە تاغوتان زۆرترە بن، خێراترە بن، بەهێزترە بن، ئەتوانن وێرانکاری زۆرتر بکەن، چونکە توانا و هێز و هۆکاری کوفر و فەسادیان زیاتر لە بەردەسایە. ئەنجا ئەوان لە کاردانەوەش ناترسن وەکو کە تۆ ترسیلەوەی کەشف ببی، هیچ ئەوان لاسەنگ ناکە، بەڵام تۆ ترسیلەوەی کە گرتنی کۆمەڵێک لە برادەرەکانت، لە دۆستەکانت، لە هاوڕێیان و ئەندامانی کۆمەڵکاریەکەت لاسەنگتانەکە. خوای گەورەش دەربارەی بەرەی شەرخوازی کە لە بەرامبەرمانایە فەرمەوە لا یەزالون کردداری ڕانەبردووە، ئەفەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا. ئەوانە بەردەوامن لەسەر کوشتارتان تا لە دینەکەتان پاشگەستانەکەن، بەردەوامن، کوشتاریشان بەردەوامە، حتى يردوكم، حتى لانتهاء الغاية. مەبەستەکان چیە لەمە؟ تا ئەو کاتەی پاشگەستانەکەنەوە لە دینەک، کەوابوو تا ئێوە پاشگەز نەبوو بێتنەوە لە دینەکە، ئەوان هەر بەردەوامن لەم کوشتارە ئەگەر بتوانن. ولن ترضى عنك اليهود ولا النصارى حتى تتبع ملتهم. جولك وديان كأهل كتاب كعلى أساس بيه الرجيشي هاو باش لنوان ما نهبه أوانا هتا إليتان رازي نابن تاشون ملتي أوان نكون، تاشون ديدو كلتورو ديدو ريك سكانيان نكون. أم كسبر ورد خوازانا خول وجه لكن ككافراني سرد صلاة حكم هيج وسيليجي چاکبوون لە کۆمەڵگەکەیان نایەڵنەوە، هەمووی ئەگەر لانەدەن و ئیلغانەکەنەوە ئەیڕمێنن، بێناوڕۆیان عەلەلەقەڵ. هەوتا تۆ بانگەکەیان لێکردی بە بانگێکی ئەلکترۆنی. مزگەوتەکان کە مسلمانان بە زەکات و بەیتولمالی خۆیان داویان و کۆیان کردوەوە تا مزگەوتیان دروست کردووە بە قەرارە گەڕوخێ. ئەو داعیانە ئەو مەلایەنە بە فیشە جێگە کوژرێن، بە ئەمری تاغوتێکی داوێن پیس و مرتەد و مەلعون 10 ساڵە خرێنە زوورەوە. خواهي قورا فرميه لولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا ولا ينصرن الله من ينصره إن الله لقوي عزيز. أفرمي أقر خواهي قورا أو خلقي هنديك عن بهنديك تريان لا ندايا ورانا دايا قانوني تدافع پرستگای جوولەکە سەڵمەعەکانیان و دێری دیان و مزگەوتی مسلمانان هەمووی ڕووخا و شوێن نە ئەما زیکری خوای گەورەی تیا بکرد. خوای گەورە بە تەئکید ئەو کەسە سەرەخا کە دینەکەی ئەو سەرەخا. خوای گەورە بێباکە چونکە خۆی بەهێز و دەسەڵاتدارە. کەوابوو ئەگەر خوای گەورە کافران و دید و هەڵوێستیان بە جیهادی مسلمانان ڕانەدا، ئەو هەموو خراپەکاریانە سەر هەڵەدەن و ئەوەندە زۆرە بن تا ئەبنە ئاسایی. خواپەرستنەکە بێتە ڕەفتارێکی نامە و سەیر. ابن القیم رحمه الله لە وەصفی مجاهیدانە ئەفەرمێ ئەوان لە خۆشەویستی خوادا گیانیان بەخشیوە بۆ سەرخستنی دینەکە، شەو و ڕۆژ جیهادیان کردووە بۆ بەرز ڕاگرتنی شەریعەتەکەی، شەو نخونیان کێشاوە بۆ شکست پێهێنانی دوژمنانی خوا، جوامێرانە چوونەتە ناو جەرگەی ئاگرەوە. ئەمانە بەشداری خێر و چاکەی هەموو ئەو کەسانن کە پارێزگاریان لێەکەن. ئەمان بە شمشێرەوە بەرگری لەوانەکەن کە لەناو ماڵ و حاڵی خۆیانە هێمنانە سرەوتون.
حتما بەشداری پاداشتی ئەو خێر و چاکانەی ئەوانەکەن کە لە شار بۆ خۆیانیەکەن. ئەمانە پاداشتیان وەکو پاداشتی ئەو کەسانەیە کە لە پشتیانەوە ئەمینانە خوا ئەپەرستن، چونکە ئەمان هۆکاری ئەو ئەمان و سرەوتنن کە ئەوانیتیان. شەرعی پاک لە دیاریکردنی پاداشت و سزادا کەسی هۆکاری وەکو کەسی بکەر حسێب کردو بە تەواوی هاوبەشی یەکن، چونکە ئەو کەسەی بانگەوازی خواویستی و هیدایەتی خوای بڵاوەکاتەوە یان ئەو کەسەی بانگەوازی گومڕایی و خراپەکاری بڵاوەکاتەوە بەشداری خێر و شەڕی ئەو کەسانە بن کە ئەبنە شوێنکەوتی خۆیان و ڕێبازەکانیان. جا ابن القیم ڕەحمەتی خوای لێ بە تەفسیل لە دوی ئەمە ئەڕوا لە کتێبی طریق الهجرەتەینی خۆیان لە لاپەڕە 255 بەدووە. سێم، لەگەڵ تەواوبوونی ئامادەکاری مادی جیهادەکە ئەبێ ڕابگەێنرێ. ئەگەر مسلمانان بە قەدەر توانا و ڕەنجی خۆیان توانیان هێزی مادی ئامادە بکەن، وەکو لە ئاەتەکەیە هەیە چەک و سامان و جەنگاوەر وەعیدوا لەهوم مەستەطعتم من قووە، گومانیان برد کە ئەتوانن سەرکەوتن بەدەست بێنن، کاتیان هەڵبژاردووە، شوێنیان هەڵبژاردووە، ئوسلوبیان هەڵبژاردووە، ئیتر فەرزە دەست بەنە جیهادەکە، نەک دوای خەمتا ئامادەکاری پەروەردەکردنیان تەواو بێ. دواخستنەکە گوناحبار بوونە بە شەرتێک ئەوان لا ئەرجەح بوو بێ، ینی تەرجیحیان بەوە دابێت کە بەڵێ ئێستا پیاوانێکی کافیمان هەیە، چەکەکانی دەستمان باشن، ڕایەوە ئاڵامان وازحن، پارە و ئیمکانێتی کشمان لە دەستا هەیە، کۆمەڵکاریەکەشمان تەنزیماتمان باشە، ئەشتوانین لە فڵان ناوچەوە دەست پێ بکەین لە ڕووی جوگرافیاییەوە باشترە، ناحەی سەربازی ئەوێ باشترە، قەومەکەش کە لەوێ نەتوانن هاوکاریمان بکەن ئەلەم مواسەفاتانە کە گەیشتنە نەتیجەی ئیتر دواخستنەکەی گوناحباریە بێ. خوای گەورە کە فەرمانی بە هەردوو جۆری ئامادەکاری مادی و ئامادەکاری ئیماندارانە کردووە لە حاڵەتی نەتوانینی جیهادەکەیە کە جیهادەکە لە توانایە بوو بۆ پەروەردەکاریەکە دواناخرێ، هەروەکو وتمان کە بۆ زانستی شەرعیش دواناخرێ، پەروەردەکاریەکە لەگەڵ جیهادەکە شاکرێ. چوارەم، ئامادەکاری ئیماندارانە ئاراستەیەکی بەردەوامە. پێش ڕاگەیاندنی جیهاد و دوای ڕاگەیاندنی جیهاد ئەبێ بەردەوام بێ، وەکو کە فەرمان بە چاکە و بەرهەڵسی لە خراپە، پێش گرتنە دەستی دەسەڵات و دوای گرتنە دەستی دەسەڵاتیش هەرە بێ ممارەسە بکرێت. ئاراستەی پەروەردەکاری ئیماندارانە هەرە بێ بەردەوام بێ، پێشەوەی بگەینە دەسەڵات و دوایەوەی بگەینە دەسەڵات. باشترین کات و ساتی پەروەردەکاری ئیماندارانە بەڕاستی لە کاتی جیهادکردنەکەیە، چونکە هەموو بەشدار بووان ڕۆژانە هەستەکەن کە لەخوا نزیکترن و بەخواپەرستیەوە مەشغوڵن و هەست بەوە ئەکەن کە ئۆخەی وا لە حێراستان، لە مەشقان، لە هێرشکردنان لەو شوێنانن کە دوژمنی خواترسێ، مەشغوڵن بەم خواپەرستیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەمیشە ئاراستەی پەروەردەی خۆی ئەدایە مسلمانان کە لە ناوجەرگەی جیهادەکەشا بوون، یاوەرانیشی هەروە بوون، کەس نەبوو بڵێ با جیهادەکە ڕاگرین تا پەروەردە ئیمانیەکەمان کۆتایی دێ، چونکە کۆتایی نایە. مەگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی بەرز نەکردەوە هاواری کرد خوایە تەبەڕاکەم لەوەی کە خالیدی کوڕی وەلید کردی، اللهم ئینی ئەبرأ ئیلەیکە مما صنع خالد بن الولید. لە بوخاریایە فەرمێ دەستی بەرز کردەوە فەرمی خوایە من تەبەڕا بم لەوەی کە خالیدی کوڕی وەلید کردوێتی. دەربارەی سەریەکەی عەبدوڵای کوڕی حوذافەش فەرمووی لەو دەخەلوها ما خەرەجوا منها ئەبەدەن ئینەما الطاعة فی المعروف. لە بوخاریایە کە ئەو ئاگرەکەی بۆ کردنەوە فەرمووی یاڵە بچنە ناوی، نەچوونە ناوی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی ئەگەر بچوونایەتە ناو ئاگرەکە بە قسەی ئەمیرەکەیان لێی نەهاتنە دەرەوە، یعنی واتە لە دۆزەخە ئامانەوە هەتا هەتا، چونکە جۆڕایەڵی ئەمیر لە کاری چاکەیە بێ. یان کە بە ئوسامەی کوڕی زەیدی فەرموو ئەقەتەلتەه بعدما قال لا إله إلا الله، کابرات کوشت دوایەوەی کە وتیشی لا إله إلا الله. یا بە ئەبوو ذەری فەرموو ئینەکە امرؤ فیکە جاهیلیە، تۆ کابرایەکی دێشتا جاهیلێتت لەسەرا ماوە. یان کە لێکێ لە غەزاکانە فەرمووی إن الله لا يؤيد هذا الدين بالرجل الفاجر، وەکو لە بوخاریایە خوای گەورە ئەم دینە بە پیاوی گوناحکار و بەدکاریش سەرەخا، کەوابوو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە ناوجەرگەی کارە جیهادیەکەیە کە ئەڕۆیشتن بۆ جیهاد، کە ئەهاتنەوە یان لە ناو جیهادەکە بوون یا دوای جیهادەکە، بەردەوام ئاڕاستەشی ئەدانێ. بۆیە پەروەردە بوون لە حاڵەتی جیهادەکەیە وەکو ئەوەیە کە ئەوترێکە ئەو کاتێ ئاسنەکە سوور بۆتەوە لێی دەتاپچەمێت، تۆ ئەو کاتە ئەمان دڵیان، هۆشیان، هزریان هەمووی بە خواویستی و خواپەرستیەکەەوە بەندە و نیەتیان پاکە، تۆ لەم کاتەیە زیاتر پەروەردەیانەکەیت و ئاڕاستەیانەکەی.
یان لە بەسەرهاتی بختانەکەی دژی خاتو عائیشە خوا لێ ڕازی بە کە هەڵبەسترا و هەندێک لە یاوەرانیش قسەیان تیا کرد قسەی خراپ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داری حەدی لێدان. سزای تۆمەتبارکردنی ڕەوشت واتە قەذف بەسەریا چەسباندن. لەوانە هەیە هەموو بەشداری غەزا بەدرەکەی کردبوو وەکو مستەحی کوڕی ئەثاثە. مستەحی کوڕی ئەثاثە خوا لێ ڕازی بێ بەشداری شەڕی جیهادەکەی کردبوو لە بەدرا بوو ئەهلی بەدر کە خوای گەورە لیان خۆشە بێ. یان یەکێکی بەناوبانگی وەکو حەسانی کوڕی ثابتی تیا بوو کە شاعیری پێغەمبەری خوایە عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام لەبەرەوەی قەولەکەی نەقڵ کردبوو قسەکانی کردبووە تۆمەتەکە ئەویش جەلدەکەی خواردی تۆمەتبارکردنی ڕەوشت. بۆیە ئەشە کابرا پیاوچاک و ساڵح و ناودار و باشیش بێ ئەهلی بەهەشتیش بێ بەڵام بشکێتە گوناحەوە وەکو مستەح یان حاتەبی کوڕی ئەبی بەلتەعە خوا لێ ڕازی بێ کە هەر ئەهلی بەدرە و نامەی نارد بۆ قوڕەیش جاسوسیەکە لەسەر پێغەمبەری خوای کردو عەلەیهی سەڵات وسەلام. بۆیە کە سەیدنا عومەر ڕەزای خوا لێ بێ فەرمووی ئەی پێغەمبەری خوا لێم گەڕە با سەری بپەڕێنم. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی إنه قد شهد بدرا وما يدريك لعل الله تعالى اطلع على أهل بدر فقال اعملوا ما شئتم فقد غفرت لكم. لەوانەیە کە لە غەزای بەدرا بەشداری کردو ئەنجا فەرمی ئێتۆ چوزانی کە خوای گەورە ڕووی کردوتە ئەهلی بەدر و پێی فەرمون هەرچی حەزەکەن بیکەن بەهەشتان بۆ مسۆگەرە و بەهەشتم بۆتان بە پێویست دانا. ابن حەجەر فەرمێ مسلمان ئەگەر بنبڕانەش بزانرە کە بەهەشتیە ئەمین نابێ لە گوناحکردن چونکە گوناح حەرەکە. خۆ حاتەب خوا لێ ڕازی بێ لە ڕیزی ئەوانەیە بوو کە دەستە جەمعی خوای گەورە لیان خۆش بووە کەچی کەوتە ئەو گوناحە گەورەیەش. نمونەی تریش لەمە زۆرن کەوا بوو پەروەردەی ئیماندارانە هەر لە کاتی ممارەسەکردنی جیهادەکەیە ئەکرێت و جیهادی بۆ دواناخرێ چونکە پەروەردەکاری تەواو نابێ. کابرا ئەمرێت و هێشتا بە تەواوی پەروەردە نەبووە. دڵی عەبدەکان لە دەست خوای گەورەیە خوای گەورە بە لوتف و دانایی خۆی لەسەر تەقواکاری ڕایەنەگرێ. ئەگەر عەبدەکانیش ڕێی خواناسیان سەرڕاستانە گرتبووە بەر یعنی تۆ بێ سەرڕاستانەش ئەم ڕێگای خواناسی و خواپەرستی و عیرفانیەتێت گرتی بێتە بەر و خوای گەورەش یارمەتیت بدا و هیدایەتت بدا. ئەنجا کە یەگەیتە ئەو ئاستەی کە بڵێ وەڵا لە دوای ئەمەوە جیهادەکە فەرزە بێ. ئەمە بەڕاستی قسەیەکی باتڵە و ڕاست نییە. پێنجەم سەرڕاستی دیندارەتی و تەقواکاری و جێمەتوانەی مەرجی جیهاد نین. فاسقیش کە مسلمانی گوناحکار و تاوانبارە ئەشێ بەشداری جیهادەکە بکە وەکو سەربازێک جوامێری خۆی تیانوێنێ مادام بەشداربوونەکەی بۆ مسلمانان بەسوودە. ئەمە فاسقێک کە خراپەکارە و لە ڕیزی جیهادەکەشا فیتنە سازی و دوو زمانی ورە ڕووخان و داوێن پیسیا خراپەکارێک بڵاوە کاتۆ نابێ بەشداری جیهادەکە بکە ئەگەر چی خاوەن تەقواش بە لە ظاهریە. ئەگەر ئەم جۆرە ڕەفتارانەی کرد نەکەر بەشداری ناکا لە جیهادەکە بەڵکو ئەشێ لەسەر هەندێک لەو ڕەفتارانە محاسەبە بکریا سزاش بدرێ. شەشەم هەبوونی گوناحکار لە ڕیزی مجاهیدانە کەم و کورتی نییە. کەم و کورتی و عیبە ئەوەیە کە لێگەڕێن لە ناو ڕیزە جیهادیەکەشە بەدکاری و گوناحکاری خۆیان بکەن. ئەمەیان غەڵەتە. ئەمە خۆی بڕیان لێ بگیرێ. ئەمیر بەرپرسە لە بیرخستنەوە ئاراستەکردنی ئەندامانی بەردەستی بۆ جۆڕایەڵی شەرع و دەرنەچوون لە سنووری و پابەندون بوون و دینداریەکی زیاتر. هەڵە و گوناح بە مرۆڤەوەن. مرۆڤ هەرچەند خواناز بێ لە دەستیان قوتار نابێت و هەرەکەوێتە ناویان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ژیانی پاکی خۆیان سزای زیناکار و تۆمەتکردنی زینا و شەرابخۆر و دز و جەردەی بەسەر کۆمەڵە مسلمانەکەی خوا چەسپاندووە. یعنی لە کۆمەڵگەکەی ئەوە ئەمانە هەبوو. قاتڵ هەبوو، زیناکار هەبوو، تۆمەتباری زینا هەبوو، شەرابخۆر هەبوو، دز هەبوو، جەردە هەبوو. ئەوەش بەڵگەیە لەسەرەوەی کە ئەگەر ئەو کۆمەڵگە خواناسە دیندارەی بەردەستی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام شتی وایتیا ڕوودا بێ بە تەئکید لە کۆمەڵگەی تری مسلمانانە زۆرتر ڕووەدا. ئەم یاوەرە بە ڕێزانە ئەکەوتنە گوناحی گەورە و سزا ئەدران و پاکە بوونەوە. هەر لە جیهادەکەشا بەشدار بوون. دووڕووەکان بەشداری غەزاکانیانە کرد و کەسیش نەیوت چۆنە بێ ڕیزی جیهاد پیا و خراب و دوو ڕووی تیاوی. ئیتر ئەم زەمانە و ڕیز و کۆمەڵکاری ئێمە چۆن دەیان دیاردەی وایتیا دەرناک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە حەدیسی بوخاریا فەرمێ لا یأتی عەلەیکم یەوم إلا والذی بەعدەه شەڕ منه. ڕۆژێکتان بەسەرا نایەت کە ئەوی دوای ئەو خراپتر نەبێ. ئەمڕۆ لە دوێنە خراپترە بێ. مەبەست لەم خاڵە ئەوەیە کە نابێ وا تەسەور بکرێت کە کۆمەڵکاری جیهادی گوناحکار و دوو ڕووی نابێت یابێ.
هەبوونی ئەوانەش لە ڕیزی مجاهیدانە نابێتە هەنجەتی وەلکردنی جیهادەکە و پشتکردنە مجاهیدەکان و لاوازکردنی کۆمەڵکاریە جیهادیەک. حوتەم، ئەگەر کۆمەڵکاری چاک و ئەمیری پیاوچاک نەبوو، جیهاد لەگەڵ ئەمیری فاسق و کۆمەڵکاری جیهادیشە بانیەت خراپیش بن هەرەکرێ. ئەگەر لە ناوچەیەکە کۆمەڵکاری جیهادی لە دیندارانی سەرڕاست و تەقواکار پیا نەبوو، یا ئەمیرێکی پیاوچاک و تەقواکار دەست نەکەوت، بەڵام کۆمەڵکاریەکی تری جیهادی تر هەبوو کە ئەمیرەکان فاسق بوو، یان ئەندامانی کۆمەڵکاریەکان نیەتپیس و گوناحکار و شەقاوە بوون، بەڵام ئیسلامیان پێ ئەپارێزرا و دوژمنیان پێزەبوو نەکرا، پێویستە مسلمان بچێتە ڕیزیانەوە لە جیهاد و خێرخوازەکانە هاوکاریان بێ، بەردەوام ئامۆژگاریان بکات و بەشداری خراپەکاری و زوڵم و بەدیەکانیان نەکە. چونکە وەکو ئیبن تەیمیە ڕەحیمه الله فەرمووی، مسلمانانە کەونە سەر دوو ڕێیانێک، ئەگەر لەگەڵ ئەمانەیە جیهادەکە نەکەن و ئەمان لاواز ببن و بشکێن، بە تەکید ئەوانەی بەرامبەریان زاڵە بن و دەسەڵات دەگرنە دەست کە زیانیان بۆ ئیسلام و مسلمانان زۆرترە بێ لەمان، کەوابوو وەکو گرتنەبەری زیانی کەم کە پشتگیری ئەمانە بۆ لادان و ڕادانی زیانی زۆر کە هاتنی کافرەکانە، فەرزە یارمەتی ئەمان بدرێ. ئەمەش لە ڕەسا و بنەماکانی دید و هەڵوێستی ئەهلی سونەت و جەماعەت و ئومەتی لەسەر ڕێکە. خوای گەورەشە فەرمێ فەتەقوا الله ما استطعتم، واتە ئەوەندەی لە تواناتانە هەیە تەقواکاری بکەن. ئەگەر مسلمانان جیهادەکەیان بە بەهانەی هەبوونی فاسق و فسق و زوڵم و واز لێ هێنا و کافران باڵا دەست بوون، گوناحی گەوریان لەگەردنە بێت، چونکە کافرەکان لەگەڵ خاوەنێتی هێز و دەسەڵاتە بە زۆر و زێر و فێڵ و چەواشەکاری هەموو مسلمانان لە دینەکان پاشگەزەکەنەوە ئیسلام و داعی و پێشەوایانی دین و دینداریەکانە فەوتێنن. خوای گەورەشە فەرمێ ولا يزالون يقاتلونكم حتى يردوكم عن دينكم إن استطاعوا ومن يرتدد منكم عن دينه فيمت وهو كافر فأولئك حبطت أعمالهم في الدنيا والآخرة وأولئك أصحاب النار هم فيها خالدون. أفرمك كافر كان بردواما لسر كشتارتان حتى أو كاتي لدينكتان پاشگەستانە كانوا أقر بتوانا هر كسكتان لدينكي پاشگەز ببيتو آوا بمري بكافري أو همو كارو كردوي بيشوتري بوچالا بيتو أوانا زيان ليكوتوي دنيا وقيامتن أوانا أهلي دوزخنو بنمريت يا أمنو. أقر مسلمان لقل كواملكات شو جهاد كقناحكاريانا كرد، یان ئەمیرەکان فاسق و فاجر بوو، جیهادەکان لەگەڵا ئەکات و خۆ لە خراپەکارەکانیان بەدوورەگرێ، یارمەتیان بۆ کاری خراپ نادات و بەردەوامیش ئامۆژگاریان نەکات و خوای گەورە قیامەتیانە خاتەوە بیر، بەڵکو خوا بکات و ڕاست و دروست بێنەوە سەربازنەی شەرع، بێنەوە ناو چوارچێوەی شەرعەکە. ئیبن تەیمیە ڕەحمەتی خوای لێبێ لە مەجموع الفتاوى لە مجلدی 28 لاپەڕە 212 ئەفەرمێ ئەگەر پیادەکردنی فەرزەکانی وەکو زانستی شەرعی و جیهاد و هاوشێوەیان بە کەسانەگەکەرا کە بیدعەکار بوون یا زیانیان هەبوو، سەیری زیانەکەیان نەکرێت و بە زیانی وەلکردنی جیهادەکە بەراورد دەکرێت. ئەگەر زانرا کە بەرژەوەندی دین و دینداران وا لە بەشداری زانست و جیهادکردنەکەیانە، ئەمە زیانی کەمترە وەک لە شکستهێنانی ئەمان و زاڵبوونی کافران، ئەوە فەرزە پشتیوانیان لێ بکرێت و هاوکاری بکرێن، چونکە هاوکاری نەکردنەکان مەفسەدەی گەورەتری لێ ئەکەوێتەوە. ئەمەش تەفسیلاتی. شاطبی ڕەحیمە الله فەرمێ شەرعناسانە فەرمون جیهادکردن لەژێر ئەمیرێتی والی ستەمکارە جائیزە. ئیمامی مالیکەی فەرموو ئەگەر جیهادکردن لەگەڵ ئەو والیانەیە وەل بکرێت و زیانی زۆرتر لە مسلمانانەکەوێ، حتممە زەرەریان زۆرتر لێکەوێت. جیهادەکە ضروریە و هەبوونی ئەمیریش لە جیهادەکە ضروریە. دیندارێتی سەرڕاستانە و تەقواکاریەکەی بەشێکی تەواوکاری ئەمیرێتیەکەیە، بەڵام ئەگەر دەست نەکەوت، ئیمامی مالیکە فەرمێ کار باسڵەکەیە کرێ. ئەمەوەکو ئیمامی شاطبی ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی موافقاتی خۆیان لە مجەلەدی دووهەم لە لاپەڕە 18 ئەفەرمێ. ئیمامی ابن حەزمیش ڕەحمەتی خوای لێبێ لە کتێبی ئەلمەحەلا لە مجەلەدی حەوتەم لە لاپەڕە 300 ئەفەرمێ. ئەوش کە تەعن ڕابۆچوونی ئەو زۆر تونتر و سەختترە، پێشتریش هێنابوومانەوە کە زۆر دژی ئەو کەسانەیە کە خەڵک لە جیهاد سار دەکەنەوە یان ناچنە جیهادەکەوە بەم حجانە کە گوایە ئەمیرەکە فاسقە. ئیمامی ئەبو محەممەد ئیبن حەزمە فەرمێ گوناح لە دوای کافربوون لەوە گەورەتر نییە ڕێ لە جیهادکردن لە دژی کافران بگری بە بەهانەی ئەوەی کە ئەمیری جیهادەکە فاسقە. گوناحی ئەمە چەند گەورەیە کە ئێوێ ئافرەتانی مسلمان تەسلیم بە کافران بکە، لەبەرەوەی فاسقی
کابرایکی فاسقی مسلمانی پێ قبول نییە لە کاتێکە ئەم بە گوناحکردنەکەی ئەو محاسبە ناکرێت. برا کابرا بەدزیەوە شەرابی خواردوێتەوە فاسقە، بەڵام ئەمیرێکی ئەم جەبهەیە و دوژمنی پێ ئەڕەتێنێ و کافرانی پێ دەرەپەڕێنرێ، دواییش قازیە بە بەشەر مەلاکان فتوای خۆیانە دەنەوە، جومعە و جەماعەت و جەژنەکان هەمووی ئەداکرێنەوە بە حڕیەتی ئیمامەکان. ئێبرا ئەمان باشتریان وازی لێبێنین لە بەرەو شەرابە خواتەوە جیادەکەی لەگەڵ نەکەین، لەو لاوە ڕێگا بدەین کافران و مرتدان بێنە سەر حکم و دەسەڵاتدارێتێکە بگرنە دەست، یان هێزێکی دەرەکی سەلیبی و شرک بێتە سەری. ئەو ئەمیرە گوناحکارەی باسەکرێت کە جیهادەکەی لەگەڵەکرێ ئەو کەسەیە کە گوناحەکەی هەر خۆیە گرێتەوە، گوناحەکەشی نەگەیشتوەتە ئاستی کوفر. برایانی شیرین، بۆتان ڕوون بۆ کە ئەو بۆچوونانە کە نابێت جیهاد بکەین تا شارەزای زانستی شەرعیە بین، وەکومەت خەلیەکان ئەڵێن، یانی خوانەکان کە ئەڵێن ناکبێت جیهادەکە بکەین تا ئامادەکاری پەروەردەی ئیماندارانەمان تەواوەکەین. ئەمانە هەمووی قسەی بێبەڵگەن. پابندکردنی مسلمانان بەم دوو بەهانەوە قسەیەکە سەرە کێشێ بۆ لاوازکردنی ئەهلی ئیسلام و بەهێزکردنی دەسەڵاتدارەتی کافران و ڕیشەکێشکردنی ئیسلام و پێشێلکردنی مقدساتی مسلمانان و تەشەنەکردنی کوفر و بەرەڵایی و هەمووشتانەمە لە کوردستان ئابینن. وەکو لە ڕەواندنەوەی گومانەکەی شێخی ئەلبانی شا ڕەحیمه الله وتمان، زانستی شەرعی و پەروەردەبوون حەقن و کەزن و کوڵی لێی نییە، ئێمەش لایەنگریەکەین، بەڵام لەسەر حسابی جیهادەکە نابێ ببێ بە ڕەچاوکردنی ئەو خاڵانەوە کە پێمان باش و کەوتە بوشمان و ئەیڵێینەوە. یەکەم، زانست و پەروەردە مەرجی فەرزبوونی جیهاد نین. ناشێ ڕێ لە کەس بگرین کە نەچێتە ئێوە بچێتە جیهاد بە بەهانەی ئەوەی جارە با دینەکەی فێر بێت و خۆی پەروەردەکە، مەگەر مەبەست لێی وەرگرتن و فێربوونی فەرزی عین لە زانستی شەرعی بێ کە دەربارەی جیهادەکەی وەکو زانینی شەرعەتی جیهادەکە و پاکی ئاڵاکەی و ڕاست و دروستی ڕێباز و مەنهەجەکەی و ئامانجەکەی. دووەم، ڕێگای ڕزگار بوون لەو زەلیلیەی مسلمانانی ئەم سەردەمەی تێکەوتووە جیهادکردنەوە بەس. وەکو لە فەرمودەی ثەوبانە دیار بوو کە فەرمووی یوشك أن تتداعى عليكم الأمم كما تتداعى الأكلة على قصعتها. هروها فرمودك ابن عمر كفرمو إذا تبايعتم بالعينة وأخذتم بأذناب البقر كبيشتر وباسمان ليه وكردو. أم جهادش وابينين كفرز عين لسر زوريني مسلماناني سردم كدجي حاكم مرتد كان برباي كان ليرة وركردني زانستي شرعي پروردكردن ببشك لأمادك أري جهادك أبينين تاکو مەڵە مسلمانێکی سەرڕاست و دیندار و خاوەن شارەزایی ئیسلام بەغیرەت و جوامێر ئەبن بە کۆمەڵکارانێکی کۆمەڵکاری جیهادی، وا نابینین کە وەرگرتنی زانستی شەرعی و پەروەردەکردن بەبێ گرتنەبەری جیهاد و ڕێگای سەرفرازی بێ، ڕێگای ڕزگاری بوون بێ وەکو شێخی ئەلبانی بۆی چوو بۆ ڕەحیمە الله، کەوابوو بە تاکید دەبێ ئەو زانستە شەرعی و پەروەردەبوونەش کە ئەی خوێنین هەمووی لە خزمەتی ئەوەیە بن کە چۆن کۆمەڵکاریەکی جیهادی دا ئەمەزرێنین بە حەول و قووەتی خوا ئەتوانین غوربەتی ئیسلامی پێڕادین لە وڵاتی خۆمانە. خوای گەورە یارمەتی دەرمان بێ و دڵ و ڕاو دەروونمان هەمووی بکا بە یەک و زەورەمان بۆ دینەکەی بخاتە گەڕ و دیندارەتیمان قایمترکە. خوای گەورە بمان کە بە ئەداتی قەدەری خۆی بۆ سەرخستنی دینەکەی. أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.